بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. هر لا باسكرني مختصر الفقه المنهجي يجبنا الاستنجاء وآدابه. باسي خوبا كرنوا لغير آكار ورفتار كاني خوبا كرنوا. يعني لير بيناسين شي استنجاء كرديا إزالة النجاسة أو تخفيفها. كواتا كاتك باسي استنجاء دكين بريتيا لا برني بيساتي هروها يان كم كرنوي بيساتي لشندن عن مخرج البول والغائط. يعني كاتك باتي استنجاء دكي تنها باكرنو خو باكرنوي بيوستا بدو شويني أو دو شويني كي إنسان بيساي ليدة تدري مبستي لبي أو دو شويني خاوين دكريتو يان بيسايكي كم دكريتو بودري أو إزالة بكلية يان تخفيفة كدري إزالة النجاسة بكلي أو دكري بلام كادي يقدري تخفيفها أو بس دكري أجا إنسان خوي ببرت خاين كدو كواتا بويدا بيني وبيناسا بس إزالة النجاسة كذا لا بردني لقى تخفيفي لباشا ودي ما يستنجى به أو شتيك إنسان خوي بيباك دكاتو باسي دوشتي كرديا الماء المطلق لو اختخو باسي بيناسي ماء مطلق ما كرت زورة آويك بو أو آوي قوتمان سمي باكو باكروش تبي أو آوي نقر آوي سي مكروه كمشمسكش بهمان شيوا كوجدتواني إنسان خوي بيباك كاتو بويا هو الأصل أصل كإنسان دبي خوبت باكاتو آوا لباشا هو يجوز بكل جماد خشن هر واحد دشكري بهر شتيشي جماد كشتي كدري جماد يعني شتيشي مردي بلام شتا مردي كبتواني بيساي سنبكا خشن يعني زورا او يجي تدابي او بيساي بهرستي چونكو زارويا جمادك نرم بي نيتواني او بيساي لابا يان كم بكا بو زورا جمادين اكلي بو دري خشن بركتي تدابي دري تدابي يمكن أن يزيل النجاسة تواني هبي أو جمادة كبسايا كيلاد بون كالحجر والورق ونحو ذلك وكبردو هروها أقربيتو قاغزو وكوزور زاري استاكا كإنسان دتواني خوي بكلين كسي شقا أو نبوتي هيتش شيء تداني بكلين كسي استاكا هيتش شيء تداني إنسان كدتواني خوي باك كاتو والله والأفضل أن يستنجي أولا بالحجر ونحوه ثم يستعمل الماء زوان باشتري أفضل أقربيتو باشترين خو باكرنوسيا يكميان كإنسان خو باكاتو بشتك بسايا كي لابا لباش أويسيا لباش أوي آو طالما أقربيتو بيني أو بردبو چيهان باشترا آوكا باشترا آوكا ساكترا أقربيتو إنسان تنها ويستي خوي ببرد باكاتو بشتيشي چي بشتيشي رق شرط مان هي هر أوني همو كسي بتواني هر كاتيك بيساي لجسر دستي هبو توابط خوي باكاتو سمر زيك مانية وإن اقتصر على الحجر ونحوه فيشترطوا أقربيتو خوي ببرد يان هاو شوي برد ككلينسو برو أو بابتانا وكخوي باكاتو أو دبي أو مرزاني تيتا بيتا زي إن زادتواني خوي ببرد باكاتو أقربيتو أو مرزاني تيتا نهاتا زي لبوينية برد بكابيني يعني قبيتو بردشي بكان هنا كواتا أو برد خاويني نكردوه يكم أن يكون المستعمل جافا أو كيك المستعمل جافا أن يكون المستعمل جافا أو كيك إما دمان هو بكاري بهيني بكار دهندري دبي شتيشي تبي جاد بي شتيشي هي شق بي هل سناتو بي شتيشي جامدج بي خشمي بلام تربي نابي يعني ببروشي تر بكلينسي تر بوبابتانا تيا خوباك ناكريتو دبي تسبي كلينسكا دبي جاف بي يشق بي زور زاروية خلق تبك هذيني كلينسي تربك هذيني وده زاني تركها كدبته هوي أويته خوي باك دك نخير هر بخوي ترى كدبته هوي أوي بيسايك زيادة سلبك انتشار بك بويدري أن يكون جافا چون كدبته هوي جاف دبته هلقتني بيساي ملام أقر بيتو تربو أو
پەڕۆکەکە تەڕبوو دەبتە هۆی بڵاوبوونەوەی پیسایەکەی خاوێنیشی ناکات و پیسایەکەی لەو دەرسەیەی کە پیسایی ئینسانی لێ دەتەرێت پەرشوڵاوی دەکات پەرشوڵاوی دەکە ئینسانەکەش هەست پێ ناکات لەو کاتەی نابێ ويستعمل قبل أن يجف خارج من القبل والدبر هەروە دەبی پێش ئەوەی بەکاربێنی ئەو شتەی لە جسمی لێ تەدەری هیشی بتۆ ئەوەنجا جوارە ئینسان کە ئەگەر بێت و ئاوی لە جسمی دەرهات لەو شوێنەی کە یۆدی لە جسمی دەرهات وەکو میزی لە جسمی دەرهات بەڵام ئاوەیەک لێی گەڕاتە هیشک بووە لە پاشەوە هات بری وەڵا کاکە خۆ بە بەردی خاوی نەکەم و بە بەردی خاوی نابتەوە چونکە شتەکە چی لێ هات وشک بوو دەبێت ئیلا چی پێدا بکە دەبی ئاو یان ئەگەر بێت و پیساییەکی بە جسمەکەی ما کە بە دەرچەی ئەو دەرسەیە کە پیسایی لێ دەدەچی کە هیشک بۆ لەو کاتی دەبی لە بۆی نییە بەرد بەکاربیێنی کەواتە مەرزی تێدایە مەرزی سێم ئەلا یوجاویزە الخارجە هەروەها مەرزی سێم کە مەرجێکی گرنگە کاتێک بەردەکە بەکاردەهێنرێ ناوی بەردەکە لەو حەدەی زیاتر بەکاربهێنێ کە لە دەرسەی پیسایەکە دەردەچی ئەگەر بێت و زیاتری بەکارینا ئەو بۆ هۆی گواستنەوەی چێ گواستنەوەی پیساییش لە شوێنێک گۆستراوە لە بۆ شوێنێکی بە بەردی خاوێن نابتۆ ئێستا پیسایی ئینسان تەنها بەرد بەکارهێنان لە بۆ چێن دەرە خاص بە چێن دەرە بەو شوێنێک کە ئەگەر بێت و ئیستینجا بەڵام ئەگەر بێت و ئینسان پیساییەکی لێرە بوو بە بەردی خاوێن دەکرێتەوە لە بۆی نیە بە بەردی خاوێن کاتوو ئێلە دەبێت چی لێ بکە ئێلە دەبێ بیشوە بۆی مەسەلەی بەرد تایبەتە بە شوێنێک ئەو شوێنە ئەگەر بێت و ئەو حەلقەی کە دووری ئینسان لەو سنوورە نابی تێپەڕ بکە هەروە لەو سنوورش نابی تێپەڕ بکە کە عەورەتی ئینسانی کە لە پێشەوە زیاتر بەکاربێن ئەگە زیاتری بەکارهێنا دیسان ئەو بەردەی لە بۆ چییە ئەو خۆی پاک نەکردیتەوە بۆیە وئەلا ينتقل عن المحل الذي أصابه أثناء خروجه نابی ببتە هۆی گواستنەوەی پیسایی کەواتە مەرزەکانی خۆپاکردنەوە بە بەرچیە هەر ئەوە نیە ئینسانێک بنی وڵای کاکە لە شوێنێکدا خۆم بە کلێنسی دەبی زۆر لە مەزهەبی شافعی لە خۆپاکردنەوە بە کلێنسی هێشک یان بە پڕۆیەکی هێش دەبی زۆر وردبی دەبی زۆر چبی زۆر دوبی ئینجا دەبتە هۆی ئەوەی ئەو بەردە یان ئەو کلێنسە یان ئەو شتەی بەکارهێنا دەبتە هۆی پاکبوونەوە شەرتە شیری خۆپاکردنەوەکەی نابی لە 3 جار کەمتربی زیاتر احتیاجیە چونکە 3 جار دەبتە هۆی چونکە مەسەلەی خۆپاکردنەوە بە بەرد تەنها چی لێ دەکە ئیزالەی نەجاسە دەکە یان تەخفیف دەکە کەواتە بەردی یەکەم لای دەبە بەرد دووەم هەندێکی لا بەردی سێم باش لای دەبە بەڵام ئەگەر زانی تا پیسایەکە بە جسمی وەمە پێویستە دەتوانی چ لێ بکە دەتوانی زیاتر بەڵام لە بۆ کەمتری نییە بۆیەوە لە چ وەرگیرە لە حەدیثەکەی ئیمامی مسلم و بخاری ڕوایەتیان کردیە لە ئەنەسی کوڕی مالک كان رسول الله صلى الله عليه وسلم يدخل الخلاء فأحمل أنا وغلام نحوي إدوات من ماء وعنزة فيستنجي بالماء أو باسي معدك هروها لباشا الغائط فأمر أن آتيه ب3 أحجار بيغمر صلى الله عليه وسلم كعبد الله كريم مسعود جرته بيغمر صلى الله عليه وسلم تشو غائط كأودس يان بتسر أو فأمرني أن آتيه ب3 أحجار لو كاتي داوي لم تسيني كردم داوي سيبرد أو سيبرد اللي يهات يعني لا سيبرد سيا كم ترنابي لا سورجي لا يستنجي أحدكم بدون 3 أحجار لباش أوي بهيش نابي إنسان لا سيبرد سيا كم تربي كأو مرزانا قلبيتو هات زي إنزا أو برد دبتا يعني أو كل إنسانك بكارينا باشي دبتوها لە پاشەوەی دێی مالای ئەستەنجیبی ئەو شتانەی کە نابی ئینسان خۆی پێباک بکاتەوە ئەو هەموو باسی چی دەکەین خۆپاکردنەوەی هەموو زادنی کاکە شریعەتی ئیسلامی زۆر وردە بابەت نییە قسەی لێ نەکردی کاتێک ئەو بابەتانە زۆر گرنگی لە ئینسان مەسەلەی پاک و چ مەسەلەی پاک و خاوێن ئەگەر پێ ئینسان پاک و خاوێنی خۆی نەپاراست توش چ دەبی توش نەخۆشی دەبی خۆی نەشوشت جسمی خۆی پاک نەکردو ئیدی ئەو پیسایە دەبتە هۆی چ دەبتە هۆی ئەوەی زەربەی لە جسمی ئینسانەکەین سوکان دەنخۆشیە تووشی چ دەبی تووشی پێستی ئینسان دەبی لا يصح الاستنجاء بما كان نجس العين وەکو باسی هەندێ شتمان کرد کە خودی شتەکە پیسە کە بە هیچ شێوێ بەشتی پیس
ناتوانرێ ئینسان خۆی پاک بکاتەوە هەر چەندە جامدیژبی هەر چەندە جافیژبی هەر چەندە پیسایش لاب بە لەبەرچی لەبەرەوەی بەخۆی پیسە بەخۆی چیە بەخۆی پیسایی پێوێ کەواتە پیسایی کودەتای لابە ئەگە پیسایش لاب بە پیسایی بەجێ نالی پیسایەکەی خۆی چییە خۆی بەجێ دێنی بۆیە کە دەبی دوورکەوی ئەوەش لە چ وەرژیرە لەوەی وەرژیرە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک داوای سێ بەردی کردیە کەسێک دوو بەردی هینا لە پاشەوەی چی برد ڕەوثی برد پیسایی حیوانی برد لەبۆی پێغەمبەر پیسایی حیوانی کە هی شک دەبی باشە بردی فڕیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی پێ پاک نەکردەوە بەچی خۆی پاک کردەوە بەردەکان کەواتە ئیستینجا بە هیچ شێوەیەک بە شتی پیس ناگی هەروەها ئیستینجا بە شتێک نابی کە مەطعوم لی ئادەمی کەوکەل خۆبزی ئەو شتانێک کە خۆراکن بە هیچ شێوەیەک چ لە بۆ ئینسان چ لە بۆ جن کە وەکو لە حەدیسەکەی هاتیە کە ئێسکەکان خواردنی چێنە خوانی برایەکانتانە لە جن بە هۆردوشیان ئەگەر بێت و مەطعوم بی بە هیچ شێوەیەکسیە ناکرێ ئینسان ئیستینجا پێ بکە هەر چەندە دەبتە هۆی لابرنی چێ بر وەڵا کاکە زەڕورەت و ئەو بابەتەنە ناکرێ پێ بکە لە بۆی نییە لە بۆینی ئەگە کردی تووچی چ دەبی گونەحبار دەبی گونەحبار چییە دەبێ هەروەها ئیستینجا بە هەر شتێکی کە محتەڕەم بی محتەڕەم بریتە لەو شتەی لە شریعەتی ئیسلامی کە قەتلی حەلال نییە لە حەیواناتدا بە هیچ شێوەیەک بە حەیوانات یان بە جوزئی حەیوان کە ئینسان ناتوانێت ئیستینجا بکە ئیلا ئەگەر بێت و بەچبی بە پیستەکەی جودایە کە دەبغ دەکرێ و لە پاشەوەی دەتوانانی ئینسان لە بۆ خۆی بەکاربهێنی بەڵام وەکو ئەگەر بێت و شتی محتەڕەم شتێکە وەکو جزئێکی حەیوان بی بە هیچ شێوەیەک لە بۆی نییە کە ئینسان چی لێ بکە ئیستینجا پێوە بکە بەڵام ئەگەر بێت و بابرین خوریەکەی بوو ئەگەر بێت و پێستەکەی بوو ئەو بابەتە علاقەی بۆ بابەتەیدانی ئەو جزئە منفەسیلە و ئەو جزئەش ئینسان دەتوانی بەکاری بهێنی لە لاپەڕە 21 لە پاشەوەی دەیەت باسی هەندی ئاداب دەکا ئادابەکە لەسەر ئەو شوێنانەیە کە ئینسان دەتوانی قەضای حاجەت بکە بۆیە ما يتعلق بالملكان الذي يقضي فيه حاجته ئەو شوێنەی کە ئینسان کە حاجەتی خۆی لێ ئەنجام دەدا یەکەم شت باسی کردیە بە هیچ شێوەیەک لەسەر ڕێگا و ئەو بابەتانە کە ئینسان نابی پیسایی بکە ئەو بابەتە ڕوونە لە دوایەوە حەدیسەیشتی هینە لەسەر ئەو شوێنانەی کە لەسەر زەوی قەڵش بوونە و یان کونێکە لەسەر زەوی بە هیچ شێوەیەک ئینسان نابی لەو شوێنانە چ بکە پیسایی لەو شوێنانە بکە یان لە ژێردار ئەوانە هەمووی مەبەستەکەی بریتە لە پاراستنی چی پاراستنی ژینگە ئەنی ئینسان ئەگەر بێت و بە ڕێگایەکدا بەچی شتێکی ئەوە بینی چەند بێزی دەبتەوە یان ئەگەر بێت و یان بۆنەکەی چەند ناخۆش دەبی یعنی بۆنەکەی ناخۆش دەبی هەندە کەسەیەکە ئێستاکە لە هندستانە دەرێ وڵی جادە پێدا دەچین بەردەوام بۆن میزیان لێ دێ شوێنەکانی لۆ هەر کەسی دەچی لە شوێنێکی عام چی دەکا دەچی قەزای حاجەت دەکا ئەوە ڕێگایانە ئەوەر بۆنەکەی ناخۆش هەر ژینگەکەی پیس دەکا ئینجاوە بێ ئەگەر بێت و قەزای حاجەی گەورەبی ئەوە هەر کاریسە دەنێتەوە ینی دەبتەهۆی ئەوەی کە چەندەها نخۆشی چیە نخۆشی بڵاو ببتەوە ینی ئەمە لەیەک ڕوانگەی تەمەشا دەکەین بەڵام ڕوانگەکانی کە پەیوەندی بە ژینگە هەیە چین ژینگەی عنی چ ژینگە پاراستنی شوێنەکەیە پاراستنی هەوایەکەیە کە ئەو دوانە زۆر مهمە پاراستنی ئاوەکەیە ئەگەر بێت و زەویەکەت پیس کرد هەوایەکەش پیس دەبی بە بۆنەکەی باشە کاتە لێرە دەبتەهۆی ژینگە ئیسلام بۆ ئەوەی ژینگە پارێزی کە ئەو شتانە چیە هەمووی ئاداوە بە ئیستینجا بەڵام چەندەها چیدی هەیە چەندەها قازانستری هەیە وما يتعلق بدخول إلى قضاء الحاجة والخروج منه زور كسي رخنا دقري كاك إسلام هن شمولية بأسي أوي كرديا كإنسان دست أو دستو ديتو برا إنسان إسلام بعض دكاو بيشي شرم نية چون كاشتيشي بيويستا كي مروف چون بست أو دست كروجانا لواني 2003 بيويستا أتكيتي هبي أو أنا مو أتكيتي تي أتكيتي سون السر أو كإنسان هيبي بسم الله كان يقدم رجله اليسرى عند الدخول ويمناه عند الخروج أنا هم دوباره لبونجو برام أما تادقين يا بابتي هندي بابت دا لواني بابت كان زور بي زوري سي هم زاري درين كاكا
زۆر بە زۆری مسلمانە لە بابەتی چ زیرەکەن لە کتوبی تەهارە لە بەرو هەرچووە لە کەمەلایەشی دانیشتیە و کتابی تەهاری خوێندی و ماوەیە و لە دوای وازی لێهێنا دوای چوتەکە مامۆستایەکی دیسان کتابی تەهاری خوێندی دیستا وازی لێ چوتە مامۆستای کتابی تەهاری خوێندی دیستا وازی بۆی هەموو لە کتابی تەهارە شارەزاییان هەیە شارەزای بەڵام نەیکردە تەواو علمەکە کە ئینسان کە دەستی بە علم کرد وازی لێ نەینی وازین هەرچەندە کەم بوو باشتر لەوەیە تو زۆرێکی منقەتیع بەڵام کەمێکی بەردەوام ثەمەرەی دەبێت بەڵام زۆرێکی منقەتیع هیچ یعنی بەرووبوو مینای ماوەیە کە کەسەکە دەیخوێن لە توایش سار دەبتەوە وازی لێ دەینی ئەوە ئادابەکانە کە بە پێ چەپ دەستە ژۆرێ بە پێ ڕازێتە دەرێ هەروەها کە بە هیچ شێوەیەک ناوی شتێک هەڵبگری کە ناوی خوای پەروەردگای لەسەرە ئاگات گوتمان یان لەسەریتی هەروەها کاتێک دەستە ژۆرێ بسم الله اللهم نعوذ بك من الخبث والخبائث کە بەو شێوەی لە پاشەوەی غفرانەکە الحمد لله الذي أذهب عني الأذى وعافاني أو هموي شيء أو هموي بريتيا آداب أتكيتي سي أتكيتي سون سر آوا وما يتعلق بالجهة كاتي إنسان دست سر آو روي لشين دربي وكو ديارة أو حديثي كباسي استدباري دكا لما زي الشافعي تنهى بيوندي بصحراهية علاقي ببناوانية علاقي ببناوانية قربيتو إنسان يكتسوها بنايك أقربيتو روشي لا قبلة بو يان بشتي لا قبلة بو أو شموليناك أوش لسور جهة إذا أتيتم الغائط فلا تستقبلوا القبلة ولا تستدبروها ببول أو غائط ولكن شرقوا أو غربوا أو حديث شي عامو باسي همو مكانو همو شوينه شي دكا والله شتيشي درمان هي عبد الله يكري عمر باز دكا دريتسو مسار شندر بيت حفصة لبعض حاجتي فرأيت النبي صلى الله عليه وسلم مستدبر القبلة مستقبل الشام پیغمبر صلى الله عليه وسلم سبو بشتي لشندر بو بشتي لا قبلة بو هروا بيشي لشندر بو للشام لبو تسي لبو قضاء حاجة بو أو حديثة ويلي دكا لتسبو لناو بنايب لأنه ويلا مذهبي الشافعي أنا مذهبي ترهي عام دكان والله مذهبي الشافعي تايبتي كردية بس بشوين يقدر كسترين نبو كستركا قريبتو برزد كرت خود باراس هرساو دوري هبو كمتركو شتيق بو أو هيك شيء تدانية كوات اللبيناية يقدر شوية مزقوتي كسيك زوزار هي لو بابتي دقاعدة حساسية إيدي تمشى ذاك عادية تدري بزان مستقبل القبلة مستدير القبلة تمشى هذاك حتى دسي قضاء حاجتي ذاك ما ويكسي تحري شو نكيدك هي كاك أو مذهبه أو فقهه پیغمبر صلى الله عبد الله يكرم عمر پیغمبر صلى الله عليه وسلم يجي به شيء دانشتيو هيك شيء دانبه كواتا شيء تدانية لبنا أو كي شيء تدا استقبال القبلة واستبدارها بريتيلكاتي سيد الصحراء لباشوي ما يتعلق بحال قضاء الحاجة باشا كاتك إنسان دست سر أو صندام نيشي جار ليرا راس خود يعتمد على يساره زياتر خوي بلا چند دادنا بلا سپی دادنا بي راسي هند قوتي ناختصره او زوري كلتي ولا ينظر الى السماء ولا الى فرجه كتمشى اسماناك هروا تمشى عورتي خويناك ولا الى ما يخرج منه او انا همو يجيا همو اتكيت لبرسه حالانا هيز لايقني بإنسان ده كإنسان تمشى بيساي بك لجسمي ده تدري يعني تمشى عورتي خوي بك إيش لايقني بو إنسانه هروا مكروه كإنسان قضاء حاجة بك بستسر أو قصيه قسام بك مكروه أقدر يعني أقربته ضرورة بو إنسان يعني أقربته كسي قصيلو ذكر زدايا كسا كدانش ديالا سر أو كسيش لدروي جي يعني إنسان جي لشتيك بقرا لا سر أو هيش لسرني بري والله كاكا نهي لكرابي يعني لروش لأكارو روش لكاني مسلمانية كبوشيوي قضاء حاجة بك
استیماع کێشەی تێدانە بەڵام قسەکردن چییە باش نییە لەبەرەوەی قسەکردن دەبتە هۆی ئەوەی ئینسان تاقەی زیاتر سەرف دەکا کەواتە زیاتر پێویستی بە چییە زیاتر پێویستی بە ئۆکسسیجینە خۆ دەزانی ژینگەی ئەو شوێنەش چییە ژنگەیەکی پاک نییە بۆیە تا ئینسان حتا وا چاکە ئینسان کە قەڵای حاجەت دەکە حتا پێی بکرێت چ بکە زوو بێتە دەرێ خۆشوێنێکی هەندە باش نییە هەندە کەسەیە تووشی وەسوەسەی بۆ نزیکەی نیو سعات لە ئاو دەست دەمێت ئەخەو نیو سعاتە عنی ئینسان دەبی خۆی لێ ڕابێنی شتەکانی خۆی ئەو بابەتەی دەبی کورت کات و جێگایەکی باش نییە جێگایەکی چییە باش نییە ئەلیستینجا و بیلیەساڕ هەروەکو دیارە کە یەک لە ڕاکاو ڕەوشتەکانی کە خۆی پاک بکاتەوە بەچ بەدەستە چاپ کەواتە تەمەشا لە ئیسلامدا هەر شتێک کە مەکڕەمەی تێدابی ئیشەکەی بەچ دەکەین بەدەستە ڕاست دەکەین هەشتە چیش پاککردنەوە و لابرنی پیسایی و ئەو بابەتانەی تێدابی بەدەستس دەکرێت بەدەستە چەپ دەکرێت نەکبری وڵای کاکە تەفضیلی دەستە ڕاست و دەستە چەپ هەردووشیان دەستی ئینسانن بەڵام ڕاست و چەپ کە خوای گەورە دیاری کردی حتا ئینسانەکان کە بزانن ئەو یەسارە کە ئەصحابی یەمین لەگەر ئەصحابی شیمال فەرقی هەیە بەڵام دەست هەر دەستە بەڵام حکمی ئیشکردنەکە چیە جودایە حکمی ئیشکردنەکە جودایە کە دەستی ئینسان شەهادەی پێ باشە شەهادەی کەلیمەی تەوحیددا دۆقەی لەگەر ئینسانی پێ دەکەی خواردنی پێ دەخۆی ئەو هەموو ئەو شتە چاکانی پێ دەکەن مقابلی ئەوە دەستە چەپەکە لە بۆ کاری دیە لە بۆ چەند کارێکی دیە کە تەنظیمکردنی شتەکانە بۆ إذا بال أحدكم فلا يأخذن ذكره بيمينه ولا يستنجي بيمينه هۆ دووچی تێدایە کە دەستگرتنی ئینسان بە یەمینی کە عورەتی خۆی بگری بەدەستە ڕاستی خۆی عنی کەواتە بەدەستە چ بگری بەدەستە چەپ بکری هەروەها خۆپاکردنەوەشی بەچبی بەدەستە سەبی نابی بەدەستە ڕاست بکی دەینە سەر الطهارة من الحدث خۆ پاکردنەوە لە حەدەث وەکو دیارە ما دوو حەدەثمان هەیە الحدث يعني خوي بخوي الشيء والحادث يعني الروداو حدث يعني الروداو والله ليرا كالروي لغة بمعنى الروداو والله من الروي الشرع دا بريتيا لكاري شيء معنوي اعتباري يعني كشتي برزستانية شتي اعتبارية كبيوستا بأندامكاني لش أو حكمة كدرين كاكا أمن طهارة منية حدثي أصغر هي حدثي أصغر حكمك شيء حكمك اعتبارية يعني برزستناكري وكو أوي بريكاك أستاذ يم دسنوجمنيا دسنوجمنيا خو وكو أويني بريم كاك استاك بونمونا بيسايا كم بيرو بدريم كاك دستم بيسا اشتكت ديارة برزستدك بلام أمري شيء اعتباري أتو حسي بيناك كسي بري دسنوجم هي دسنوج نبي دزانيتو علاقه بس هي بو امر شيء اعتباري بس هي باندام مكان ويا اذا اندام مكان دو حدث مانه الاصغر مانه لقد اكبر كوار امر اعتباري كالاصغر كاب بيوندي بسار اندامي هي سرتساوي انسان كحدثي توشي حدثي اصغر ذبي دستكاني انسان توشي حدث ذبي باشا بيكاني انسان لەگەر پەیوەندی بەسێ هەیە لەگەر سەری ئینسانیش کەوانە کاتێک دەری کاکە دەستنوێژم نییە یا دەستنوێژم نییە دەستنوێژەکە عنی ئەمرێکی بەشدەستە نەکراوە پەیوەستە بە چوار ئەندام ئەو ئەندامانەی کە ئینسان چی لێ دەکات ئینسان پاشی دەکاتەوە بەڵام کاتێک کەسێک جەنابەتی هەیە کەواتە حەدەثی چی هەیە حەدەثی ئەکبەرێ کەواتە ئەو ئەمرە اعتیباری پەیوەندی بە چ هەیە بە هەموو جەستەی ئەو ئینسانەی چیە ئەو ئینسانەی هەیە کەواتە حەدەث گوتمان چیە کارێکی بەرجەستە نەکراوە پەیوەستە بە چ پەیوەستە بە ئەندامەکان دەبتە هۆیەوەی ئینسان چ نەکا نوێژەکەی دروست نەبی نوێژەکەی لێ وەرنەژیرێ نەتوانی تەواف بکات لە پاشەوەی باز دەکەین کە دەستنوێژ شوشتن لە بۆ چ شتێک باشە لە بۆ چ شتێک دەبی دەستنوێژ ئینسانی هەبی لە بۆ چ شتێکی نەبی کەواتە ئەقسامەکان الحدث الأصغر قلتما بيوندي بس نيجي الحدث الأكبر بيوندي بس هي بيوندي بجنابة إنسان هي قاتي استاك ما بس طهاري دكين
ئەوە خۆ پاکردنەوە ئینسانەکە خۆی پاکردەوە ئێستا دەیهەوێت چ بکە پاک بووە ئیستینجایی کرد بەڵام دەیهەوێت چ بکە دەست نوێژ بشوو پرسیارێک ئایا هەر کاتێک ئینسان ویستی دەست نوێژ بشووە پێویستە خۆی پاک بکاتەوە ها یعنی بستە سەر ئاو نەک پێویستە خۆی پاک بکاتەوە دەی بە خۆی پاک بی پێویست نییە ئللا لەو کاتێک کە چووە سەر ئاو پێویستە چ بکە خۆی پاک بکاتەوە کە خۆی پاکردەوە ئینجا لە پاشەوەی لە بۆ دەست نوێژبی دەستی دەست نوێژەکە چیە دەشوە بۆی دەبینی ئەو تەرتیبی کردی ها یەکەم جار ئینسانەکە چوویتە سەر ئاو ئێستاکە خۆی پاکرد و ئێستاکە دەیوێت چ بکە ئەو حەدەفی ئەزغەڕەی لەسەرە بە ئەزغەڕەکە دەست پێ دەکە لە دوای دەستە سەرسێ ئینسان کوخۆ لە جەنابەتیش پاک دەکاتەوە بۆ یەکەم شت باسی کردیە باسی وڵوئی کردیە باسی دەست نوێژی کردیە کە دەست نوێژ دەبتە هۆی ئەوەی کە حەدەثی ئەزغەڕەکە لەسەر ئینسان لابسی کە حەدەسی ئەکبەرەکەی نییە وتمان چونکە دەست نوێژ تەنها پەیوەندی بەچی هەیە پەیوەندی بە نەبوونی دەست نوێژ هەیە معناه وەکو دیارە الوضوء بالفتح والضم ئەگەر بێت و الوضوء بەمانای چێ ئەو کردارەیە کە ئینسان دەیکات لە بۆ ئەوی نوێژەکەی لە بۆ خۆی چ لێ بکە لە بۆ خۆی حەلال بکە بضەمی دەلالەتە لەسەر فعلدا بەڵام ئەگەر بێت و بە فتحبی بریتە ئەو شتەی کە ئینسان خۆی پێ پاک دەکاتەوە ئەویش بریتە لە چی بریتە لەو شتەی کە دەست نوێژی پێدەشوە کە بریتە لە چ بریتە لە ئاو بۆیە یەکەم شت هاتیە الوضوء مأخوذة من الوضاءة وهي الحسن والبهجة الوضوء لوضائي ورجراء وضاءج بمعنى جواني أو بابتانا بكاردي وشرعا اسم لفعل الذي هو استعمال الماء في أعضاء معينة بريتيا لفعلك ناويك لبو فعلك كإنسان الذي كبريتيا لوي كآويك بكاردي هيني لبو تسن أعضائي تسن أنداميشي دياري كراو تسن أنداميشي دياري مع النيتي دبي سيشي تدابي وضوء دبي نيتي شي تدابي والوضوء اسم للماء الذي يتوضأ به الوضوء أو بفتحكية بريتيا نارك لبو أو أي كإنسانك دستي دسنوجي بهلا جري لباش هاتينا راس خو باسيس دكين فروض الوضوء أو شتاني كبيويستا إنسان بيك إنزا دسنوجكي تيا دسنوجكي درستا يعني فرض يعني إلا دبي إنسانك تسيبك أنزام يبدأ يكم شت هاتيه باسي أصلي مشروعية سدكا وضوء دكا يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم حتى إلى آخر الآية أقربية إنسان حستا لبون يشكردن نبي سبكا نبي دسنوش بشوه أو الشيء لآية كيتيا باسي كلاها لباشوي هاتيه فروض الوضوء 6 أو لمذهب إمام الشافعي كباذي باسي فروض نوێژ دەکا بە شەشی دانە لەو ئاەتەی وەرگرتیە ئەوەکەی لە قورئان داهاتیە بە واجبی دانەیە ئەوەکەی لە سونەت داهاتیە ئیمام شافعی بە چی دانەیە بە سونەتی دانەیە کاکە دەرێوەکەی لە قورئان هاتیە ئەوە واجبە چونکە قورئان دەرێ ئەو هەبکەن لەوەی زیاتری ڕۆن نەکردیتەوە حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوەی زیاتری تێدایە کو جەمعی بینی ئەو دوانە دەکەی دەرێ ئەوەکەی لە ئاەتەکان داهاتی ئەوە واجبە ئەوەکەی لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژاهاتیە بریتە لە چ لە سنەت بەو شێوەی هاتیە جەمع و تەوفیقی بینی چی کردیە بینی قورئان و بینە سنە چونکە کە خوای پەروەردگار دەرێ یا ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة تەواو دەرێ ئەوە بکەن لەوەی زیاتری تێدایە لەوەی زیاتری تێدا نییە کە ئاگەر بێت و کەسێک بە پێی قورئان دەست نوێژی شوشت نوێژەکەی دروستە یان نا دەرێن کاکە نوێژەکەی دروستە بەڵام لە هەدی مەذهبدا ئەوەکەی لە حەدیث هاتیە بە واجبیان دانایە هەندێک بابەت هەیە کەواتە ئەگەر بێت و بە پێی قورئان بکە نوێژەکەی دروستە یان نا دەرێن کاکە بە پێی هەندێک مەذهبدا نوێژەکەی دروست نابی چونکە دەرێن کاکە ئەوانەش چییە فعل ئەمڕۆ هەروە فعل ئەمڕیش دەلالەتی واجبە و بەڵام ئیمامی شافعی کاتێک ئەو شتێک کردیە بەراوردی لە بینی چی کردیە بەراوردی لە بینی قورئان و سنەتی کردیە کەسێک هات ئەو شێوەی دەست نوێژی شوش ئەو ئاەتی جێبەجێ کرد دەست نوێژەکەی چییە
دەست نوێژەکەی دروستە و هیچ کێشەی تێدا نییە. یەکەم یا ئەنیەتو یەکەم شت کۆکو دیارە ئەو حەدیسەی کە ئیمامی عومەر باسی کردیە ئینەمە الأعمال بالنیات وإنما لكل امرئ ما نوى تەواو خلاص هەموو کار و کردەوەیەک هەموو عیبادەتێک هەموو پەرستنێک هەموو کارێک کە ئینسان دەیهەوێت لە بۆ ذاتی ئەڵڵا بکە پێویستی بەچیە پێویستی بە نیەتە. إذا هات تعريف النية النية معناها لغة القصد كما نية مبست كسيك دي استعمل هاتي ميرا درس داري مبستم سيا مبستم سيا مبستك ليرة دبته هو نية بس قصد شي هاتي أو درسي بتيوه بقصدي أوي هاتي بريم الله كاكا من هاتي من طلبهم هي بقصدي أوي هاتي من بريم الله كاكا شد ظانم بقصدي أوي هاتي من والله خزمتي حكمة يكم نخير هي كان نابي هبي بقصدي أوي هذي كخواي برودقارتيا ناخذ راسي بكيتو هون ديا إنزا أو كان يتر هموتنا همو وسيلنا هم زور زاروي ما تيك الله بيني تسوس لكن بين غاية وسيلة لكن غايتي ما كبريتيا رزامني خواي برودقار بدزبيني بوي لو كاتي أقرب بيتو إنسان غاية كاني خوي حموكو كردو لو شتي قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لو كاتي هموش تيك دبت عبادات كابرا دستو ماري دوقسي لك خيزاني دك اللي بو رزامني خواي قوري بدز بين درينش يعني بوشي وبزوليتو كخواي قوري دعواي كرديا أو أنتيا أو قصدك مأجورة لسر وشرعا قصد الشيء مقرونا بفعله بريتيلوي إنسان ما بس يشتيك هبي ببسريته بس بكارك يعني نية مجرد راستا نيتي مجرد لا إخوة برودقارتيا مأجور إنسان والله أما باسي فعلك دكين كبيوستا سيتي دابي نيتي دابي بوي ضلين كبريتي ما بس كسيك كشتيك دكا أوشتا بيوستا بس بفعلك يستوى كم دريم نويج دكم أو نيتم هي نويج دكم أو نية نية دبي كاتيك نيتك بليم كاتيك فعلك سيا فعلك أنزام لدى بويا مقرونا بفعله محل النية شوين نية شوينة حمو علماء متفق لسرأوي كأقربيتو كسيك نيتي هنا بقلب نيتي هنا حمو متفق أو زورة كسي عبادة كيسيا صحيحة ودرسته هموش يا متفق نوي أقربيتو إنسان بمجرد زمان نيتي هنا بلم ضل نيجي قوت أو نية هميان لسر متفقين لسر أو النية شن درا محلها القلب هميان متفقين لو يقربتو إنسان بس بنية عبادة بكاء بنية نية بس بنية أقربتو برستشكان بيش أو إنزام نيتي بس بضلبي أو تيا عبادتك إيسيا عبادتك درسته إلا مسألة حج كأبابة لو كاتي بيسا بسبيني تلبية بكيو بعشكرا بيني أو بابة شيء مسألة حج بابة شيء والله مسألة كان يتر همو متفقا لويش أقل حج تنهي التلبية كردن دبي سيتي دابي ببيت ضلنا بوي محل النية القلب ويسن التلفظ بها باللسان ذكري إنسان يعني قلبك دبيها لقر دابي بلام سنة الشيء لمذهب الإمام الشافعي كإنسان سينبكى إنسان تلفظي بيبكى إنسان تلفظي هو بابتا يعني كسي قربيتو زو زاري عند كسي دري والله كاكا تلفظ كردن ب نويش كاتي إنسان نويش دك بدعي ناس تبابتي بدعة چونك نية وجودي هي أنا نية وجودي هي نيتك بقلب أو لبو أوي بزار دري لبو يارمتي سبدا يارمتي ضلي بدا لو كاتي هيك شيء تدانيا يعني كواتا توليرا لو كاتي درين كاكا أو بدعيك خدي نية وجودي نبو خدي نيتك وجودي نبو برين كاكا مشتيك ما داهنا كاكا بيست إنسانك نيتك بخو وجودي تنها بريتي التي تلفظ إنسان بيدكاو كتلفظ بيكر لي نقري برين كاكا والله كاكا تو بدعي دكينا واتساكتر إنسانش والله ما بس يشتيك دكين كإنسان يكديته والله واتساكتر بخوت لي رابيني بتشيوك نية بيني بقلب نيتي قلبي زور جرين كتيرا لنيتي لساني سنكو حضور زور زاروية حضور لساني زور زاروية تقصيك دكي
يعني قسەکە هەنگۆی تۆ قسەکەش دەکەی بەڵام ئیدراک لەلا خۆی نییە بەڵام کە دەری حضوری قەلبی وەکو حضوری لیسانی نییە کاتوو کە بە قەلبت گوت ئەوە هیچ گومان لەوەیدا نییە چونکە لەوانەیە ئینسان بگاتە ئەوەی تەنها بە لیسان برینێتم هەیە نیەتەکەی تەنها بەدەوی بینی بەڵام قەلبەکەی ئاگای لە خۆ نییە قەلبەکە ئاگای نییە قەلبەکەی بە هیچ شێوەک نابی ئینسان ئیهمالی بکە كيفية النية كشواز النية تسونا أن يقول بقلبه نويت فرض الوضوء سي اشتبكار هنايا يعني بوس عبارتين لمذهب الشافعي دبتهوي أو كإنسان نيتي يعني ناود اللي خود ركاكا استا أو كاري مدى كم فرض يتيا فرض الوضوء أو زي بزيدا كم بيويستي شيء دسنويش شوشنا فرض الوضوء كدسنويش دشون كواجبة يعني رفع الحدث كذلك سلخو هردقرم بيدس نيجي لخو هردقرم يعني كذلك بيدس نيجي لخو سيا هردقرم يعني استباحة الصلاة يعني دري لنعود لخو دري دم هو نيج لبخو مثلي بكم حلال بكم أو سيزورا دكري إنسان بو سيزوري سبري كاكا أو دس نيجي شوم كواجبة سبري كاكا كرفعي كبيدس نوێژی هەردەگرم سبرێ نوێژەکەی لە بۆ خۆم حەلال دەکەم هەر سێکیان دەبتەهۆی ئەوەی ئینسانەکە دەست نوێژی هەبی وەقت و نیەتی وەکو دیارە کاتێک ئینسان دەست نوێژ دەشوە ئەگەر بێت و سنەتەکان بکە ئەوە چی تێدایە لە پاشەوەی دەستوشنی تێدا مەڵمەڵی تێدا ئیستیشاقی تێدا ئەوانەی هەم تێدا بەڵام وەقتەکە لای مەذهبی شافعی وەقت النية وقتها عند غسل أول جزء من الوجه يكم جزء كلا وجه دشوردري أويه إنزا دكريت تقديمي بك عندي علماء دريك ضلي دريك تقديمي بك ككاتك كبسم الله دك يعني دستي خوي دشوا أو بابتانا والله كاتك باز محلها عند شيء أول جزء من الوجه لو بيوندي بوجهي كرديا لأنه أول الفرض نيتك بيوندي بس هي بيوندي بفرضك هي بيسيتو بأول فرص كبريتيا كذا مساو شوشتم بلام كسيك نابي تأخير بكلاوي زيادة بلام أقرب بيتو تقديمي كرت تقديمك إيسيا تقديمك إيش أي تيدانيا أو يكم تبو ركمبو غسل جميع الوجه لباشوي إنسان كسيا فاغسلوا وجوهكم يارا لباشوي لحدود وجه شندرا أو تفصيلي زور تيدا اللهم ليرا أو شويني كإنسان مويلي دردي دبت وجه إنسان باشا لباشا حتى ذقن لكوتا إيري إنسان لباش أوي لبين يجوز كان ليري وليرة أوج دبتسي أوج دبت مسا يعني بشويشي آسوي بشويشي ستوني أو دبي إنسان سيلي بكا حموي بيشوا حمو آي بيبكوي دوایمی حتی هەندێکیان دەرێ هەندە زاروێ ئینسان کە نیوچاوانەکەی یعنی کەسی ئەگەر بێت و ینی پرچی ڕۆی علاقی بە پرچ ڕۆیندانی بری وڵا کاکە پرچم لێ ڕۆی کاتی ئێرەش بۆ چ علاقی بە ئەسلی خۆتەیە نیوچوانە نیوچوانی ئینسان دیارە کە شوێنی ئاسایی ئینسان چی ئێرە پرچەکەی تەواو لێرە ئەگەر پێت و ئینسانی ئێستا بڕوا ئەوە هەر شمولی ناکات چونکە پرچەکە لەوێ بووە لە پاشەوەی چی ڕۆیشیە نەک بری وڵا کاکە لە پاشەوە ئەگەر پرچەکە ڕۆی بری وڵا کاکە وجه دیارە وجه ئینسانی ئەوەیە کە دەکەوتە چییە بەرتوو ڕئسی ئینسانی جارە لە چێن دەردەست پێ وەڵام لێرە بە چیان دیاری کردیا بۆ شوێنەی کەمووی لێ دەدەستی بەڵام زاروی ئینسان هەندی کەسمان دیتیا کە نیوچوانی چیە هەموو چیە هەموو مووە کە دەرین مووە بوو کەواتە دەبی ئەو وانەش لێ بکە ئەموانش دەبی تەڕکە چونکە ناسیە جزئێکە لە چێ نیوچوان جزئێکە لە چێ لە وەجه دا اینجا ڕدێنیش کە لە پاشەوەی باز دەکەین ڕدێنیش دوو زۆری هەیە ئەو ڕدێنەی ئێرە ئاگادار بن بران ئێرە دەبی هەموو ئاوی پێ بکەوی ئیلا ئێرەیە کامزاری باز دەکرێت ئەو منتیقەیە کە ئەگەر بێت و دەتوانی تەنها چی لێ بکەیت ئاوەکە نەگاتە بنی بەڵام ئەو منتیقانە دەبی ئیلا ئاوی بستی زۆر زاروێ کەسەکان وە دەزانن کە درێ لحیە ینی لێرە تا ئێرە لە زمانی عەرەبی تەنها بەڕدێن بۆ دەیدەوتری ئەو چەنەگەی ئەوکەی دی ناوی دیری عارض بوو ئەو بابەتانەیە ئەو بابەتانەیە کە ئینسانەکە دەبی چی لێ بکە
دەبی بیشوە دەبی ئاوی پێ بکەوێ. غسل اليدين مع المرفقين وأيديكم إلى المرافق وەکو دیارە ئەویش بە هەمان شێوە کە دەستەکەی ئینسانیش کە دەشوە ئەویش بە هەمان شێوە کە دەبی هەمووی بگرتەوە هەروەها ئەنیشکەکانی چیە دخۆری دەبن ئەو حەدیسەی کە ئێستاکەش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەستنوێژی شوشتە حتا هینایتە چێن دەر ئەوەشی داخل کردیە. زۆر کەس هێدرێکاکە ئەنیشکەکان داخل نابین دەبی پاش ئەنیشکەکان بی پێغەمبەر دخولی پێکردی کەواتە دەبی ئەنیشکەکە لە پاش مرفقی ئینسان دەبی لەگەر دابی لەگەر دابی بە حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوونی کردووە. مسح بعض الرأس کە هەندێک لە جزئێک لە سەری ئینسان کە مەسح دەکا ئاگاداری مەسحکردن بریتە نەک زۆر کەسێ ئاوی ئۆندە لە ناو دەستی بە هەمووی بەسەری خۆدا ئەو شوشتنە کاکە ئەوە شوشتنە مەسح بریتە کە تەنها کەمێک ئاوت بەدەست دابی پێی دابینی هەمجارەی مەسح جودایە لەگەر شوشتن ئەوێ ئاوی لەسەر بڕوە مەسح تەنها بریتە تەرکردنێکی کەم بەڵام کەسەکە ئەوها ڕاست ئەوهی لێ دەکە ئاوەکە چی لێ دێ ئاوەکە لەسەر پرسیتە دێتە خواری ئەوە مەسح نەبوو ئەوە چ بوو غسل ورد بين لتسي مسح بعض الرأس كلو لما زي الإمام الشافعي بعضي بكار هنا لبر أوي خواي قولة دريتسي وامسحوا برؤوسكم باعك دري ببعض رؤوسكم هنديك لتسي لسر إنزا أو تفصيلي تدا لما زاهي بكانش زور بزوري لسر بعضنا بلان بعضك لما زي الإمام الشافعي كبريتي بوتنها كم يكلا بريتس کە بەقەدەر سێ پەنجە ئەوانە کە ئینسان تەڕ بکاو لە مەزەی ئەبوو حەنیفەش بریتە بەقەدەر دەست یان بەقەدەر یەک لە سەرچاری سەر لە مەزەهبی دیشمان هێدرێکا کە دەبی هەموو سەرت لێ بکەی مەسح بکەی بەچی وەرگرتە بە حەدیسەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرێەوە حەدیسە ڕوونکردنەوەی مەسحەکەیە. بەڵام لە مەزەبی شافعی چییە ئەوەش لە سوەرجیرایە لەو حەدیسەی كان رسول الله صلى الله عليه وسلم توضأ ومسح بناصيته وعلى عمامته تنها ناصي اون دبو او هي كردي ولا باشو ولا سر كلاوكي خوي عمامكي خوي سيلي كرد مسحي كرد غسل رجلين مع الكعبين او شيء كلواني كواجبه كانسان كبي خوي بشوه تاكو كعبين جبريتي او دو او زينجي كلولا دو اسكاكات سو كلاي شيعه بريتيا او اسكي دكوتنا وراسي سي بي كعبين كعب لكنما أو دو سنة أو دو أوزين كان بلام لكان لا شيء عبريتيتي إسكاكي لنا وراستي اسمي بي دلي أوي حتى ويل للعقاب من النار كواتا لو كاتيتيها أو أندريكاك لبو إيريا الترتيب على الشكل الذي ذكرناه أو ترتيبك لقرآن داهاتيا كبريتيا كمزار سروتشاوا لباشوي تيا دستكانا لباشوي مسح رأسه لباشوي بيكانا أو ترتيبش لمذهب الشافعي تيا واجبة لبروي خواي برودگار بوشوي كباسي كرديو دبي بوشوي كإنسانك دسنوجي بشوا كوات لمذهب الشافعي أقر بيتو إنسان تسوز دمساي خوشو دستكاني خوشتو هنديك برسي خوي تركدو بيكاني خوشوشتو بو شوێنانەی کە دیاری ماکرد دەستنوێژەکەی چیە؟ دەستنوێژێکی دروستە و هیچ شەی لەسەر نییە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.